جارێکی تر بەشێک لە مامۆستایانی سنووری پارێزگای سلێمانی دژ بە سیستەمی نوێی موچە کە بە پاشەکەوت ناو دەبرێت هەروەها داواکردنی موچەی چەند مانگی ڕابردوویان لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا لە شاری سلێمانی خۆپیشاندانیان ئەنجامدایەوە. بۆ ئەمڕۆ سەدان مامۆستا لێرەین بۆ ئەوەی دووپاتی بکەینەوە تاوەکو وەدیهێنانی خواستەکانی مامۆسایان تاوەکو جێبەجێکردنی و داواکاریانەی مامۆسایان خستویانەتە ڕوو بە تایبەتی ڕەتکردنەوەی سیستەمی نوێی بەناو موچە کە سیستەمێکی گەورەیە لە مامۆسایان و دەستبردنە بۆ قوت و موچەی مامۆسایان بایکۆت بەردەوام بێ و هیچ هێزێک ناتوانێت بایکۆت بە مامۆسایان بشکێنێت تاو کاتەی مامۆسایان خودی خۆیان بایکۆت دەشکێن و پاش ئەوەی کەوا داواکاری مامۆسایان جێبەجێ. خۆپیشاندانی مامۆستایان لە کاتێکدایە کە ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی ڕایگەیاند هەموو هەوڵێک دەدەن تا بەپێی ڕێنماییەکان دەست بکەنەوە بە پرۆسەی خوێندن لە سنووری پارێزگای سلێمانی و شکاندنی بایکۆتی مامۆستایان. دەمێک نیموچەی مانگینۆ ئێستا بەشەکرێت دەمێک مانگی چوار دەمێک بە 6 مانگ جارێ دوو مەعاش وەکو بە شەریشەم حکوومەتە دابەشی نەکردووە داوەش لە مامۆستایانەکەن کە بگەڕێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن مامۆستا بگەڕێتەوە چی پێشەشکە بە چ دڵێکەوە دەرز بڵێتەوە کە گیرفانی خاڵی بێ و مناڵی برسی بێ. مامۆستایان لە خۆپیشاندانەکەدا چەندین دروشمیان بەرز کردبووە و دەوتەوە ئەوان وەڵامیان بۆ ئەو ڕەخنانە هەبوو کە دەڵێن دەبێت مامۆستا بایکۆت بشکێنێت چونکە بەشێکی زۆر لە قوتابیان مناڵی پێشمەرگە و هەژارن. بەڕاستی ئێمەش بەچکە پشیلەمانە ئێمەش مناڵمان هەیە مناڵی ئێمەش پێویستی بەنانە بە ئاوە بە ژیانە بە ژیانێکی نۆرماڵە ئێمە بەس داوای ئەوواکەی. جگەر لە مامۆستایان پەرلەمانتاری پەرلەمانی کوردستانیش ئامادەی خۆپیشاندانەکە بوون. ئێمە پشتگیری مەدەنیانەی هەموو خۆپیشاندانێک هەموو بایکۆتێکەکەین بە مەرجێ بە شێوەیەکی مەدەنی و شارستانی و دموکراتی بێ ئەمە یەکەم. دووەم ئێمە هەستەکەین مامۆستایان وەسەر جەموچەخۆرانی هەرێمی کوردستان بە تایبەتی کارمەندەکان من بندیوارەکان باز ناکەم ئەوانەی بە ناحەقی خانچین کراون ئەوانە باز ناکەم بەڵام ئەوەی کاری خۆیەکە مەفروض و کە ئەرکێکە بەجێهێنا تۆ مافەقی پێ بدەیت ئێمە هەستەکەین ئەوانە ستەمیان لێکرێ وەستەمەکەش لایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوێ. ماوەی 6 هەفتەیە مامۆستایان لە سنووری پارێزگای سلێمانی بایکۆتکردنی دەوامیان ڕاگەیاندووە لە خۆپیشاندانەکەشدا نوێنەری مامۆستایانی لیستی هاوبەش و ناڕازیەکان دووپاتیان کردەوە لەسەر بایکۆتکردن بەردەوام دەبن تا جێبەجێکردنی داواکاریەکانیان. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.